بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سرتا داوە لێبردنم هەیە لە کاتی خۆیدا لایدا بەڵام ئەوەی مەشغەڵەت و میوانیەوە ببورن. دەرسی دووهەممان وانەی دووهەممان لە بابەتی فقهی ئیسلامی کە دەبانەوێت بابەتەکان بە تەرتیب و بە تەسەلسل پێدا بڕۆین بریتیە لە بابەتی بەرماوەکان کە بە زمانی عارەبی پێی دەوترێت ئەسسوئور. سوئور یا بەرماو بریتیە لەو خواردنەی یا لەو خواردنەوەی دەمێنێتەوە لە قاپێکدا دوای ئەوەی کە مرۆڤێک یان گیاندارێک لی دەخواتەوە. ئەو پاشماوەی ئاوانە یان ئەو پاشماوەی خواردنەوانەی کە کەسێک لی دەخواتەوە بزانین کامیان خاوێن و کامیان پیسن. لە بەرماوی ئادەمیزادەکانەوە ئەگەر دەست پێ بکەین ئەو قاپەی کە ئاوی تێدا یا خواردنی تێدا کەسێک لی دەخوات بەو معنای دەمی تێدەنێ، جا کەسەکە موسڵمان بێت یان کافر بێت یان لەشی گران بێت یا ئافرەتی بێنوێژ بێت، مادام مرۆڤە مادام بەشەرە پاشماوەی دەمی بەشەر پیس نییە. ئەو دەفر و قاپەی کە کەسێک دەمی تێناوە کە دەمی تێنا دەمی پێکەوت ئەو کاتە ئەوەی دەمێنێتەوە پێی دەگوترێت بەرماو. ئەو ئاوەی کە دوای لێ خواردنەوە دەمێنێتەوە لە پەرداخێکدا لە قاپێکدا ئەو خواردنەوەی لە قاپلەمەیەکدا یا لە قاپێکدا دەمێنێتەوە کەسێک دەمی تێناوە، ئەو کەسە هەرچیەک بێت خاوەنی هەر دینێک بێت پاشماوەکەی پاکە و خاوێنە، چونکە خوای پەروەردگار ئادەمیزادی بە پاک دروست کردووە و ڕێزشی لە ئادەمیزاد ناوە. ئەو ئاەتەشی کە زۆر جار دەکرێت بە دەلیل کە خوا دەفەرمێت ئینەمە المشریکونە نەجەسون، بتپەرستەکان پیسن، هێندێک دەڵێن بەرماوی بتپەرست و کافرەکان پیسە، بێگومان ئەو بۆچوونە هەڵەیە، چونکە خوای گەورە لەو ئاەتەدا کە دەفەرمێ بتپەرستەکان پیسن مەبەستی عەقیدە و بیر و باوەڕیانە نەک دەم و بەرماویان، چونکە هەمومان دەزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم ئەو کاتەی کە لە مەککەی بوو طبعاً لەگەڵ بتپەرستەکان دەژیا، لە قاپ و خواردن و خواردنەوەی بتپەرستەکانی دەخوارد ئەو کاتێک کە دەچووە ماڵیان و دەهاتنە ماڵی، و لە مەدینەش کاتێک وەفدەکان دەهاتن بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جار جوولەکە بوون، مەسیحی بوون، بتپەرست بوون، تەنانەت ئاگرپەرستەکانیش بەرماوەکەیان ئەوەی کە دەمی تێدەنێن حەڵاڵە و دروستە بیخۆین، یا ئەگەر ئاوێک کەسێک لی خوارد بوویەوە دروستە بیخۆینەوە و دروستە دەستنووریشی پێ بگرین و خۆشمانی پێ بشۆین، ئەوە هیچ گومانێکی تێدا نییە. دووەم جۆر بریتیە لە بەرماوی ئەو ئاژەڵانەی کە گۆشتیان دەخورێ، وەکو مەڕ، بزن، مانگا، وشتر، کە ئەوانە گیاندارە، ئەو گیاندارانن کە گۆشتیان بۆ ئێمە حەڵاڵە. هەر گیاندارێک گۆشتی بۆ ئێمە حەڵاڵ بێت کاتێک دەمی خستە ناو ئاوێکەوە یان ناو خواردنێکەوە بۆمان هەیە تەنانەت جێی دەمی ئاژەڵەکە جێی دەمی حەیواناتەکە بخۆین، لەبەر ئەگەر تەبەن حەیوانەکە ئاژەڵەکە لەو حەیوانانە بێت کە گۆشتیان دەخورێت، ئەوەش تەبەن هیچ خلاف و جیاوازیەکی تێدا نییە. بزنێک لە قاپێک ئاوی خواردوتەوە و دواتر دەیخۆینەوە، ئەگەر تەبیعەتت بی بە هیچ گرفتێکی نییە. تەنانەت مانگایەک دەمی خستۆتە ناو خواردنێک و دەمی بە خواردنێک کەوتووە، شوێنی دەمی مانگایەکەش بخۆی حەڵاڵە. بزن، مەڕ، هەموو ئەو ئاژەڵانەی کە گۆشتیان دەخورێ شوێنی دەمیان و پاشماوەی خواردنەکەیان ئەو خواردنانەی کە دەخورێن و بۆ مرۆڤ ئاسایینە حەڵاڵە بیان خۆین و ئاوەکەشیان حەڵاڵە دەستنوێژی پێ بگرین و تەنانەت خۆشمانی پێ بشۆین. بەرماوێکی دیکەمان هەیە ئەو ئاژەڵانەی کە گۆشتیان ناخورێت بەڵام لەگەڵ مرۆڤ تێکەڵن هێندێکیان و هێندێکیشیان دڕندن بە مرۆڤ نامۆن، وەکو ئێستر ئەوەی کە لە شێوەی ئەسپی دەچێت، گوێ درێژ،
وطبعا ئەسب ناسب بۆ خۆی یەکێکە لەو جاندارانەی کە گۆشتی دەخورێ بەرماوەکەی حەڵاڵە قسەی تێدا نییە ئێستر کە گۆشتی ناخورێ بەڵام مرۆڤ بەکاری دێنێ گوێ درێژ درڕندەکان ئەوەی کە لەگەڵ ئینساندا ناژێن لەو دەشت و بیابان و شاخ و داخانە دەژێن جاری وهەیە دەمیان دەخەنە ناو ئاوێک یان دەزانی لە ئاوێک لە کانیاوێک لە ئاوێکی وەستا و لە حەوزێک ئاویان خواردۆتەوە دەمیان تێناوە بنمونە چەقەڵێک دەمی تێناوە یان ڕێویەک دەمی تێناوە یان گورگێک تەمی تێناوە یان شێرێک پڵنگێک هەر کامێک لەو ئاژەڵە درڕندانە دەمیان تێناوە یان باڵندەکان ئاویان لێ خواردۆتەوە یا پەڕ و موچی باڵندەکانی کەوتۆتە ناوێ ئەو ئاوەش ئەو بەرماوەش بە فەرمودەی صحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەڵاڵە کە حەدیثی صحیشمان هەیە ابن عەمەر خوا لێ رازی بێت دەفەرمێت جارێکیان لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆیشتینە سەفەرێکی نزیک بووینەوە لە بیرێک ئاوێکمان بینی عومەری باوکم ئیمامی عومەر بانگی ساحب بیرەکەی کردوتی فڵانە کەس هەرێ ئەو بیرە دابا و درندەکان ئاویان لێ خواردۆتەوە و دەمیان تێناوە مەبەستی ئەوە بوو خاوێن ماوەیان پیس بووە بەهۆی دابا و درندەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی ساحبی بیرەکە بە عومەر مەڵێ وەڵامی عومەر مەدەوە چونکە ئەو کەسێکی متەکەلەفە یعنی کەسێکە تۆزێک شتی بە قورسی دەگرێت و شتی بە زەحمەت وەردەگرێ فەرمووی لەها ما حملت في بطونها ئاژەڵەکان ئەوەی خواردۆتیانەوە نۆشی گیانیان بێت و ئەوە لە ناو سکیاندایە وەلەنا ما بەقیە شەرابون وەطهوڕون ئەوەی ماوی تێشەوە بۆ ئێمە هەم دەیخۆینەوە هەمیش خۆمانی پێ پاک دەکەینەوە ئەوەی ئەو خواردوێتیەوە نۆشی خۆی بێت و حەڵاڵی خۆیەتی ئەوەی ماویشیتەوە لە بەریان ئێمە دەتوانین بیخۆینەوە و دەتوانین دەستنوێژی پێ بگرین بۆیە ئەو گیاندارانش ئەگەر دەمیان خستە ناو ئاوێک یان ناو خواردنێک دوای ئەوان دروستە ئاوەکە بەکاربێنین بۆ خواردنەوە بۆ دەستنوێژ بۆ خۆشودن و هەروە خواردنیش حەڵاڵە بخۆین و مەگەر تەبیعەتی خۆت نەیباک ئەویش چاگوای ئینسان تەبیعەتی هێندە بە زەحمەت نەبێ ئەوانە شەرعەن حەڵاڵن مادام حەڵاڵن بێگومان هیچ جۆرە نەخۆشیەک بۆ مرۆڤ ناگوازنەوە ئەگەر خراپبانە خوای گەورە ڕێگای نەدەدا بەکاری بێنن و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە حەڵاڵی دانەدەنان بەرماوێکی دیکە کە ئەوەیان زۆر لەوانەیە زۆر خەڵک تووشی ببێ پشیلە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إنما هي من الطوافين عليكم والطوافات فرمي إنها ليس بنجس فرمي بشيلة دمي طبعا دمي بشيلة وجه دمي بشيلة پیس نییە چونکە پشیلە لەوانەیە کە بەردەوام لەگەڵمان دێت و دەچێت و هاتوچۆمان بەناودادەکە ئەوەش قسەی تێدانیە پشیلە دەمی خستە ناو ئاوێک دواتر خواردەوە حەڵاڵە دەستنوێژت پێگرت حەڵاڵە دەمی چویە ناو خواردنێک دواتر خواردنەکە پیس نابێت دەتوانی بیخۆی و هەزار جار تەمان خواردنی چاکترە لەوەی پسی بیڕێژی و فڕی دەی و بەزایایی دەی ئەوەی عنینا مامەڵەکردن لەگەڵ پشیلە و هەڵسوکەوت لەگەڵ پشیلە و وەک دەڵێ یاری لەگەڵکردن و لە باوەشگرتن و لەگەڵ خۆخەواندن و مبالغەی تێدایە بەڕاستی لە ممارەسەکردن لەگەڵ پشیلەدا ئینسان لەگەڵ هاوڕەگەز و هاو جنسی خۆی ممارەسە و تێکهەڵی و ژیانی هەبێ باشە خوب بە ئاژەڵ و ئەوانەوە نەگرێ ئەو چاولێکەریەی کە لە وڵاتە ئەوروپیەکان هەیە ئەوان فراغیان هەیە ئاگاتان لێی بێت ئەوان لە جیاتی ئەوەی منداڵیان ببێت لە جیاتی ئەوەی هاوسەریان هەبێت لە جیاتی ئەوەی خوشک و بران هەبێت لە فەراغدا پەلاماری مامەڵەکردن لەگەڵ سەگ و پشیلە و نازام دەعبا و دڕندەکانیان داوە ئێمەوانەکەین باشە بەڵام پشیلە یەکێکە لەو گیاندارانەی کە بەرماوەکەی حەڵاڵە بەرماوی سەگ و بەراس تەڵەن سەگ و بەراس قسەی تێدانیە هەردووکیان پیسن ئەوەی
سك حديثي في غنبر من صلى الله عليه وسلم كده فرمت إذا شرب الكلب في إناء أحدكم أجر سجك لقابي يكك تاني دا خوار دوا فليغسله 7 بابته حو جار بشواتوا وورد توزك رانا يدروز بو یەکێکی دیکە لە بەرماوە پیسەکان یان یەک لەو بەرماوانەی کە حەڵاڵین ئەو شوێنەیە کە سەگ یا بەراز دەمی تێدەنێ ئەگەر قاپێک خەتەکە مەزبوط نییە جارجار فتران دروست دەبێت ئەگەر قاپێک ئاوێک خواردنێک خواردنەوەیەک سەگ دەمی تێنە تەوان پیس دەبێ بۆیە چاک وایە 7 جار بیشۆی یەک لە 7 جارەکان بە قوڕی بیشۆی و 6 جارەکەی دیکە بە ئاو بیشۆ خاوێن دەبێتەوە و پاک دەبێتەوە و بەرازیش هیچ حەدیثێکی لەسەر ببرن تەوان خەتەکە ڕادەوەستێ جارجار بۆیە قەتعانی تێدەکەون بەرماوی سەگ و بەراز پیسە چۆن خاوێن دەبێتەوە تەوان بەوەی خاوێن دەبێتەوە کە جارێک بە قوڕ بشورێ و 6 جاریش ئاوی پێدا بکرێت تەوان دەبێتەوە قاپێکی ئاسایی ئاوەکە دەیڕێژی خواردنەکەی دەڕێژی بەڵام ئەو قاپەی کە دەمی سەگی پێکەوتووە تەنها لیک ئەوەی سەگ و بەرازی تەوان گڵاوە و پیسە وەکو گوتم ئەوەی سەگ تەوان فەرمودەی لەسەرە ئەوەی بەرازی بە قیاسی سەگی کە زۆرێک لە زانایان دەفەرمون بەراز وەکو سەگی پیسە و هێندێک دەفەرمون لە سەگیش پیسترە مادام سەگ بەرماوەکەی و پاشماوەکەی پیس بێت و ئەو قاپەی کە دەمی دەخاتە ناوێ پێویستی بەوەی هەیە بە قوڕ و 6 جار بە ئاو بشورێتەوە ئەوەی بەرازیش بە هەمان شێوە کە تۆزێک بە تەفاسیلتر لە شوێنێکی دیکە حکمی وەک دەڵی دەستدان لە سەگ و یا و شوێنانەی سەگیان پێدا دەڕوە شوێنەکانی دیکەی سەگ جگە لە دەم بابەتێکی دیکەیە ئەوە بەرماوەکان بابەتێکی دیکە تەوان ئەو شتانەی کە پیسن کە پێویستە ئینسانی ئیماندار خۆیان لێ پارێزێت بە تایبەتی بۆ ئەوەی هەم بۆ ئەوەی نەیان خوا یان ئەگەر بەرجەستە بەرلاشەت کەوتن تەوان بیان شوێوە و نوێژیان پێوە دروست نییە و حەڵاڵ نییە کۆمەڵێک شتن کە نەجاسەی پێدەگوترێ کە یانی شتە قێزەونەکان ئەو شتانەی کە تەبیعەت و سروشتی ئادەمیزاد بێزیان لێ دەکا و شەرعیش بە خراپ و بە پیس دایناون پیسی ئەوەیە کە سروشت و تەبیعەتێکی سەلیم تەوان هێندێک تەبیعەت هەنە سەلیم نین هەر لە خۆیانەوە بێزیان لە هەموو شتێک دەبێتەوە کە زۆرینەمان واین بەڕاستی زۆرێک لە شتە حەڵاڵەکانمان لەسەر خۆمان حەڵاڵ کردوون زۆرێک لە شتە خاوێنەکانمان لەسەر خۆمان پیس کردوون زۆر شت هەیە پیس نییە لە شەرعدا لای تەبیعەتە سەلیم و ساغەکان بەڵام ئێمە بە تەبیعەتی سەقەتی خۆمان جاری واشتەکانمان لەسەر خۆمان ئەوە کردوون بۆیە ئەو شتانەی لە شەرعدا پیسن دەبێ تەبیعەتێکی ئاسایی و سروشتی بە پیسی بزانێ و پاشان لە شەرعدا شەرعیش چییە قسەی خوا قسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە ئەسڵ لە هەموو شتێکدا پاکیەتی و حەڵاڵیەتیە ئەگەر بتەوێ شتێک لە کەسێک حرامکەی یان شتێک بە پیس بە کەسێک بناسێنی حتمما دەبێت دەلیلت پێبێ هیچ شتێک بەبێ دەلیل بە پیس یا بە حرام داناندرێ قاعدەی شەرعیە الأصل في الأشياء الطهارة هەموو شتێک ئەسڵ تێیدا پاکێتیە ئەسڵ تێیدا خاوێنیە دەبێ دەلیلێکت هەبێ پێت بڵێ پیسە ئەو جار پیس دەبێ زەویەکی دەبینی لە پێش چاوی تۆ نەمیزی لێە نە پیساوی لێە نە ڕێخی لێە بڕۆ نوێژی لەسەرکە مادام نەتدیوە کەس پیسیکە یان هیچ پیسایەکی پێوەنی جلێک کەسێک وێت دەدا ئەسڵەوەی خاوێن بێ پێش ناکە بە دوای دابچی ئەرێ دەبێ بەکار هات پێ بەکار نەهات پێ بۆ هێشتا پیسەکان ئەوانن کە فیتڕەتی سەلیمی کەسێک بە پیسی بزانێ یان شەرع و دینی خوای گەورەکە بریتە لە قسەی خوا و قسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بەبێ گومانیش ئینسانی موسڵمان
نابێ بەڵێ بە زەحمەت نابێ بێ نابێ سروشتی زۆر قورس و گران ئەوە بێ بەڵام لە هەمان کاتیشدا خۆمان لە شتە پیسەکان دەپارێزین و هەمیشە خۆمان بە خاوێن و بە پاک ڕادەگرین و ئەو ئەمرەی خوای جێبەجێ دەکەین کە خوا پێمان دەفەرمێت وەثیابەکە ها بە پێغەمبەر دەفەرمێت وەثیابەکە فەطەهر جلوبەرگەکەشت بە خاوێن ڕابگرە یان خوای گەورە دەفەرمێت ئین الله يحب التوابین ويحب المتطهرين خوای گەورە تەوبەکارانی خۆش دەوێت و ئەوانشی خۆش دەوێت کە خۆیان بە خاوێن ڕادەگرن جا ئەوانە هەر بە سەریحی زۆر پێویستیان بەوەستان نییە بابەتی خلافی نین زۆر یەک لە شتە پیسەکان ئەو ئاژەڵانن کە لە ئەسڵدا خواردنیان حەڵاڵە بەڵام مردار بوونەتەوە یعنی بەبێ ئەوەی سەر ببڕدرێن ڕوحیان دەرچووە یان ئەوە تا بە شێوازێک سەریان بڕدراوە کە شێوازی سەربڕینەکەیان شەرعی نییە هەر ئاژەڵێک ڕوحی دەرچوو بێ بەبێ ئەوەی بە شێوازێکی شەرعی سەری ببڕدرێ کە لە زمانی ئێمەدا پێی دەگوترێ مردارەوە بوو حرامە بە هیچ شێوەیەکی خواردنی حەڵاڵ نییە و ئەو ئاژەڵە مردارەوە بوانە ئەگەر بەرجەستە و لاشەشت کەوتن ئەو شوێنەی کە گۆشتە مردارەوە بۆکەی پێدەکەوێت پیست دەکات و پێویستی بە شوتنەوە هەیە و هەروەها دەفەرمون هەر لە حکمی مردارەوە بوویدا ئەگەر کەسێک بە زیندوی بچێ پارچە گۆشتێکی لە ئاژەڵێکی بکاتەوە مادام سەری نەبڕیوە مانگایەکە کەسێک بچێ بەس یەک قاچی لێکاتەوە ڕانێکی شمشێرێکی لێداڕانێکی لێکاتەوە و بە زیندوی لێی کردوێتەوە بەڵام لە ملیدا سەری نەبڕیوە ئەو پارچە گۆشتەش هەر حرامە و پیسە و بە هیچ شێوەیەکی حەڵاڵ نییە بەکاری بێنین جگە لە مردارەوە بۆکان ئەوانەی کە ڕێگایان پێدراوە و حەڵاڵە بیان خۆین معلومە ماسی طبعا مرداریش دەبێتەوە و سەریش نابڕدرێ خواردنی حەڵاڵە ئەوە یەک دووەم طبعا کولە لە وڵاتی ئێمە ناخورێ بەڵام لە شەرعدا دەخورێت پاکە و حەڵاڵی شەو هیچ گرفتێکی نییە حەدیثی صحی پێغمبەریشە کە پێغمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەحەل لەنا مەیتەتان وەدەمان دوو مردارەوە بوو بۆ ئومەتی پێغمبەر حەڵاڵن و دوو خوێنیش بۆ ئومەتی پێغمبەری خوا حەڵاڵن صلی الله عليه وسلم المەیتەتان الحوت والجراد ماسی و کولۆ بەس فەرمودەی صحی پێغمبەر صلی الله عليه وسلم حەڵاڵن دیان خۆین و ئەممە دەمان ئەدی ئەو خوێنانەی کە حەڵاڵن خوێن لە ئەسڵدا پیسە دوای دەیگەینێ بەڵام دوو خوێن حەڵاڵە بخورێن فەلکەبەت وەطیحال جگەر و سپڵ کە لە خوێن دروست کراون خواردنیان حەڵاڵە یەکێکی دیکە لە شتانەی کە مردارەوە بوون و خاوێنە نەک حەڵاڵ بن بیان خۆین هەر گیاندارێکی بچووک کە خوێنی نەبێت وەکو مێشولە گچکەکان مێرو و هەر گیاندارێکی ورد کە ئەگەر دەستی لێدە یابی کوشی خوێنی لێنەیە کاتێک دەکەوێتە ناو ئاوێک پیسی ناکە دەکەوێتە ناو خواردنێک پیسی ناکە و دروستە بیهێنیە دەرێ و دواتر بیخۆیەوە و یا دەستنوێژی پێبگری یا خۆتی پێبشۆی هەر گیاندارێکی خوێنی نەبێ یەکێکی دیکە طبعاً لە مردارەوە بووکان ئێسقانی ئاژەڵی مردارەوە بوو فەرمودەمان هەیە ئێسقانی ئاژەڵی مردارەوە بوو بەکارهێنانی حەڵاڵە کە زۆرێک لە عولەمای پێشین دەڵێن ئێسقی ئاژەڵە مردارەوە بووەکانیان جاری وایە وەکو شانە بەکارهێناوە سەریان پێشانە کردووە یان ئەندامەکانی خۆیان پێچەور کردووە ئەگەر پیس بایە بەتەکید ئەوەیان نەدەکرد خاڵێکی دیکە لە شتە پیسەکان بریتە لە خوێن ئەو خوێنەی کە لەبەر جستەی ئینسانی دەڕوات یان خوێنی هەر ئاژەڵێکیش تەنانەت خوێنی مریشت کە سەر دەبڕدرێ خوێنی بزن مانگە یان خوێنی خۆت ئەوەی لە جەستە دێتە خوارێ ئەگەر خوێنێکی شل بێت و بڕوات جا بەشلی پێتەوە بێت یان دواتر بە جەستەوەتەوە ڕق بێ ئەگە خوێنەکە زۆر بێ پیسە پێویستە بیشۆیەوە ئەو جار نوێژی بکەی خوێن نوێژی پێوە نییە تەنها ئەوەی کە چاوپۆشی لێکراوە بریتە لە خوێنە کەمەکان شوێنێک فرشکێکی بچووکی پێوەیە و نایبینی یان ناتوانانی خۆتی لێ بپارێزی خوێنی کەم یان هەندێک ئاژەڵی کێچ و چی و چی هەنە کە بەجستەی ئینسانیەوە جاری وایە
خوێنێکت لە جستەی دروست دەکەن و نایبین یا خۆت پێ لێ ناپارێزرێ ئەوانە لەبەر زەڕورەت عەفو و چاوپۆشیان لێکراوە دەنا خوێنی شل و خوێنی ڕۆیشتوو هەم خوێنی ئاژەڵەکان بۆ خواردنی حرامە ناخورێ بە هیچ شێوەیەکی جگە لەو دوو خوێنێک کە وەکو جگەر و سپڵ کە لە خوێن دروستکراون و ڕێگە دراوە خوێنی هیچ ئاژەڵێک خواردنی حەڵاڵ نییە و ئەگەر بەرجەستەی خۆشت کەوت خوێنی خۆت بێ یان خوێنی ئاژەڵێکی بێ یا خوێنی کەسێکی دیکە بێ پیسە و وەکو گوتم ئەگەر خوێنەکە کەم بێت و خۆت پێ لێ نەپارێزرێ ئەوەیان عەفوی لێدراوە و چاوپۆشی لێکراوە شتێکی دیکە کە قسەی تێدانی گۆشتی بەراست تەوان بە نەسی ئایەت حرامە پێویست ناکە قسەی لەسەر بکەین خاڵێکی دیکە خاڵی چوارەم و پێنجەم و شەشەم بەیەکەوە شانەوەی ئادەمیزاد میزی ئادەمیزاد و هەروەها پیساییەکەی ئەوانەش قسەی تێدانیە ڕشانەوەی ئادەمیزاد پیسە گومانی تێدانیە تەنها ڕشانەوەی ئەو منداڵانەی کە خواردنیان نەخواردووە جگە لە شیری دایکیان بۆ دایکەکە کە ناتوانێت خۆی بپارێزێ ئەو ئەگەر بەر جل و بەرگشی کەوێت ڕشانەوەی ئەو منداڵە ساوایە لەبەرەوەی خۆگۆڕین و خۆشوتن و خۆپاراستنی زەحمەتە ئەوەی وێ ڕێگا دراوە دەنا ڕشانەوەی خۆت بەرخۆت کەوێتەوە یان ڕشانەوەی کەسێکی دیکەت بەرکەوێ تەوان پیسە پێویستە ئەو شوێنە بشۆیەوە میس قسەی تێدانیە کە پیسە و پیسایش کە پیسی حەقیقی ئەوانەنە ئەوە گومانیان تێدانە خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە شتە پیسەکان کە ئەو دوسێ خاڵە زۆر گرنگن و تۆزێکیش تایبەتن ناچاریشین تەوان دینە باسییان کەین ئاوێکمان هەیە پێی دوتێ وەدی کە لە شوێنی میزی پیا و ئافرەتیش دێتە دەرەوە ئەو وەدیە ئاوێکە لێڵە شلوەیە و تۆزێکیش توندە دوای میسکردن لە هێندێک کەس هەموو کەس نا هێندێک کەس دوای میسکردن ئاوێک لە داوێنی دێتە دەرێت بۆ پیاوانیش بۆ ئافرەتانیش و ئەو ئیلتیهاباتش کە ئافرەتان زۆرتر دەیبینن تقریبەن هەمان حکمی هەیە ئەو ئاوە کە دوای میز دێتە دەرێت تۆزێک خەستە وەک دەڵێ وە شلوێ و تڵخە پێی دەوترێ وەدی شەرعەن دەستنوێژی دەشکێنێ و ئەو شوێنەی ئاوەکەی بەردەکەوێت دەبێ بیشۆیەوە بەڵام خۆشوتنت ناخاتە سەرێ وازحە دەیشۆیەوە ئەندامەکە ئەوەی کە ئاوەکەی لێ هاتۆتە دەر ئەو پێست و جلەی ئاوەکەی پێکەوت پێ دەبێ بیشۆی و دەستنوێژت دەبێ هەڵگریەوە و بەڵام خۆشوتنی تێدا نییە ئەوە یەک ئەوە ئاوێکی دیکەمان هەیە پێ دەوترێ مەڤی لە کوردەواریدایە بە کوردی پێی دەوترێ عیشقاو ئاوێکە ڕوونە بەڵام لیچ ئاوێکی ڕوون ئاوێکی لیچ لە کاتی بیرکردنەوە لە کاری ژن و مێردایەتی یان کاتێک پیاوێک سەیری ئافرەتێکی دەکا یان ئافرەتێک سەیری پیاوێکی دەکات و حەز و غەریزەی دەجوڵێ ئاوێک لە داوێنی دێتە دەرێ لە پیاوانیشدا هەیە لە ئافرەتانیشدا هەیە هیچ تەبەن نیشانەی خراپی کەسەکە و بێدینی و ئەو جۆرە شتانەش نییە ئیمامی عەلی هەمومان دەزانین مەرتەبە و پلە و پایی چەندە گەورەیە دەفەرمێت من کانە ڕەجولە مەذاعەن ئەمن کەسێک بووم ئەو جۆرە ئاوەم زۆر دەدی بەڵام لەبەرەوەی زاوای پێغەمبەر بووم کچی پێغەمبەرم لەکن بوو شەرمم دەکرد لە پێغەمبەری خوا بپرسم کەسێکم نار بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیارم بۆ بکات تاخوا کەسێک ئەو ئاوە ڕوونە لیچە ببینێت یعنی بە جەستەیدا بێتە خوارێ دوای ئەوەی کە وەک دەڵێ حەز و غەریزەی دەوروژێ بەڵام ناگاتە وەک دەڵێ حاڵەتی تەواو بوون و حاڵەتی دامرکانەوە ئەو جۆرە ئاوەش تەڵان پیسە ئەوە قسەی تێدا نییە دەستنوێژ دەشکێنێ بەڵام خۆشوتن واجب ناکە و بۆ معلوماتیشتان تەڵان ئەوەی کە دوای دەیگەینێ ئەوەی لە مەذهەبی ئیمامی شافعیدا دەفەرمێت پیا و ئافرەتی نامەحرەم ئەگەر دەستیان بەریەکەوت دەست نوێژیان دەشکێت زۆرتر لەبەر ئەوەیە چونکە پیا و کاتێک کە دەستی بەر ئافرەتێکی نامەحرەم دەکەوێت هەستێکی بۆ دروست دەبێت و ئافرەتیش هەمان هەستی هەیە
ئەو هەستە لەوانەیە ببێتە هۆکاری هاتنە خوارەوەی ئەو ئاوەکە بۆ خۆپارێزی ئیمامی شافعی فەرموویەتی ئەگەر دەستیان بە یەکتر کەوت چونکە نەوەک لەگەڵ دەست پێککەوتنەکەی غەریزەکەیان جوڵابێت چونکە ئەوان هێندە خۆپارێز بوون کاتی خۆی بە کەمترین بەرکەوتنی جەستە لەوانەیە کاریگەریان لەسەر دروست بوو بێ بۆیە ئەوە حکومەکەیەتی خۆشوتنت ناخاتە سەر بەڵام دەستنوێژت دەشکێنێ ئەو شوێنەشی کە پێی دەکەوێت عولەما دەفەرمون ئەگەر بەر جەستەت کەوت پێویستە بیشۆیەوە بەڵام ئەگەر بەر جلت کەوت خۆگۆڕینت بە زەحمەت بوو تەنها ئاوی لێ بڕشێنە شەرعەن پاک دەبێتەوە و دروستە بەو جلەیەوە نوێژی بکەی کە ئەو ئاوەی پێکەوتوە بە تەنها ڕشاندن بەڵام پێستت دەشۆیەوە واضحە طبعا هیچ شەرمێک لە دیندان نییە و طبعا عیبە ئەوەی کە ئینسان نەیزانێ ئەوە حاڵەتێکە بە تایبەتی لە گەنجەکان لە هەرزەکارەکان زیاتر بوونی هەیە و لە پیا و ئافرەتیشدا واقعە و خوای پەروەردیگار ئەو حەز و غەریزەیەی دروست کردووە و حکومەکەشی بۆ داناوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە هەیە ناکرێ وەک دەڵێ باسی نەکەین یا خۆمانی لێ ببوێرین لە کاتی بیرکردنەوە لە کاتی لە ئیشی ژن و مێردایەتی یا لە کاتی سیرکردن و تەماشاکردن یا لە کاتی دەست بەریەککەوتن یان لە کاتێک یاریکردن و گاڵتەکردنی پیا و ئافرەتێک بەیەکەوە جاری وایە ئەو ئاوە دروست دەبێت ناگاتە دەرەجەی تەواوبوون و گەیشتن بە خۆشی کۆتایی بەڵام حەز و غەریزەکەیان جوڵاوە ئەو تەڕاییە دەبینن کە وەکو گوتم لیچە ئەو شوێنەی کە پێستە و ئاوەکەی پێدەکەوێت شوتنەوەی ئاسانە دەیشۆیەوە بەڵام ئەگەر بەرجلت کەوت تەنها بیرشێنە خاوێن دەبێتەوە یەکێکی دیکە لە شتە پیسەکان برێتەیە لە مەنی طبعا ئەوەی کە بە کوردی لە بینی ژن و پیاویدا منداڵی پێ دروست دەبێت کە ئاوێکە طبعا تۆخە بە شێوەی تەکان طبعا لە جەستەی پیا و ئافرەت دەردەچێت کاتێک کە ئاوەکە دەرچوو کەسەکە غەریزە و حەزی جنسی دادەمرکێ ئەو ئاوە طبعا لەسەر ئەوەی خاوێنە یا پیسە خلافەیە هێندێک عولەما بە پیسی دەزانن بەڵام ڕەئی بەهێز و بەقووەت ئەوەیە کە ئاوەکە خودی ئاوەکە پیس نییە یعنی ئەگەر جەستەیەک یان جلوبەرگێک ئەو ئاوی مەنیەی پێ بکەوێت نەشی شۆیەوە نوێژی پێ بکەیت نوێژەکە دروستە بەڵام خۆشتنت دەخاتە سەرێ بەعکسی ئاوەکانی دیکە بورن ئەو قەتع دروست دەبێت طبعا خەتای خەت و ئەوانەیە ئەو مەنیە خۆشتن دەخاتە سەر هەر کەسێک بیبینێ جا بە هەر جۆرێک ببینێ لە خەوێدا ببینەوەی کە پێی دەوترێ ئیحتیلام بوون بە تەنانەت ئەگەر بە تەماشاکردن و سیرکردنی یەکتری پیاو بۆ ژن و ژن بۆ پیاوی تەنانەت ئەگەر بە بیرکردنەوە لە کاری ژن و مێردایەتی کەسەکە بگاتە ئەو خۆشیە ئەو ئاوە ببینێ یان ئەو کاتەی ژن و مێرد بەیەکەوە تەوان سەرجەی دەکەن و ئەو ئاوە دەبینن بەبێ گومانی تەمان خۆشتنیان دەکەوێتە سەرێ بەڵام ئەو شوێنەی کە ئاوەکەی پێدەکەوێت ڕەئی بەهێز و بە قووەتی عولەما ئەوەیە کە شوێنەکە پیس نابێت بەڵام ئەگەر دەڵێن بەرجلت کەوت ئەگەر جلەکە وەک دەڵێ ئاوەکە تەڕایەتەکەی مابوو بیشۆیەوە باشە باشترە یعنی واجب نییە و ئەگەریش وشک بووبوویەوە تەنها تۆزێک جلەکەی ڕاتەکێنی و بە وشکی لێکەوە جلەکە پاک دەبێتەوە و جلەکە هیچ کێشەیەکی نییە کەواتە ئەو جل و پێستەی ئەو ئاوەی پێدەکەوێت پیس نابێ بەڵام کەسەکە لەژگران دەبێت و پێویستی بە خۆشتنەوە هەیە خاڵێکی دیکە تەبان میز و ئەوەش هیچ قسەی تێدا نیە قشپلی ئەو ئاژەڵانەی کە گۆشتیان دەخورێ تەبان بێگومان لەسەر ئەوانەش قسە هەیە بەڵام ئەوانە پیسن تەبان میز قشپلی هەر ئاژەڵێک کە گۆشتی نەخورێ ئەو بەبێ خلاف بەبێ جیاوازی طبعا میزەکەیان و قشپلەکەیان و ڕیخەکەیان پیسە کۆمەڵێک حەدیث فەرموودەمان هەنە پێویستی بە قسە لەسەرکردن نییە خاڵێکی دیکە لە شتە پیسەکان
بریتە لە ئەوەمان لەوانەیە لە واقعەدا جەلالە بەو ئاژەڵانە دەگوترێت کە پیسایی دەخۆن هەر ئاژەڵێک پیسایی بخوا کە بەداخەوە ئێستا پێم وابێ بۆتە حاڵەت و دیاردە تەنانەت لە کێڵگەی پەلەوریەکان جاری وا هەیە پاشماوەی مریش کوشتی دەکەنە حەلەف و جاری وایە دەرخواردی مەڕوشتی دەدەن ئەو ئاژەڵانەی کە تەنها پیساییان پێدەدرێت یا تەنها پیسایی دەخۆن یا تەنها شتە پیسەکان دەخۆن شەرعەن گۆشتەکەیان حرامە و تەنانەت شیرەکەیان حرامە و هێندێک لە عولەما دەفەرمون سواربوونی پشتیشیان حرامە و پیسە بۆیە بە هیچ شێوەیەکی دروست نییە ئەگەر مریشکێک بە نمونە ئەوانەی لە حەقلەکان بەخێو دەکرێن ئەگەر بە پیسایی بەشتی پیس بەخێو بکرێن خوا گۆشتەکەسی پیس دەبێت مەڕێک مانگایەک بە حەلەفێک کە حەلەفەکە پیسایی ئاژەڵێکی دیکە بێت وەک دڵێ گۆشتەکەشی حرام دەکات وە شیرەکەشی حرام دەکات وە تەنانەت تەمەن ممارەسە لەگەڵ کردنیشیان خاڵێکی دیکە تەوان ئەوەش پێویست ناکات زۆر لەسەری بوەستین خاڵێکی دیکە تەوان بریتە لە عارەق ئەویش ئەوە خلافی تێدا عارەق ئایا تەنها خواردنەوەکەی حرامە یا ئەگەر کەسێک بە نمونە عارەقی پێکەوت بەجلی کەوت بە جەستەت کەوت یان شوێنێک عارەقی لێ ڕژا بوو یان شوشەی عارەقی بە نمونە دەستت لێدا دەست پیس دەکایە پیس ناکە زۆرێک لە عولەما طبعاً بە حرامی دەزانن و بە پیسی دەزانن لەوانە جمهوری عولەما زۆرینەی مەذهبەکان ئەو ئاەتە دەکەنە دەلیل دەفەرمون إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان دەفەرمون عارەق و قومار و بتپەرستی و ئەوانە هەمویان پیسن لە کرداری شەیطانین ئەوە جمهوری عولەما هەندێکی دیکەش لە عولەما دەفەرمون نا ئەو پیسیە تەنها مەبەستی حرامیەتە عارەق حرامە بەڵام لە عارەق لەسی دروست دەکرێت زۆری لە ترێی لە خورمای ترێ و خورما لە ئەسڵدا حەڵاڵن بە زۆرمانەوە یان دەستکاریکردن دەبنە مادەیەکی سەرخۆشکرد دەڵێن بەڵێ خواردنەوەکەی حرامە بەڵام ئەگەر بەرجەستت کەوت جەستەکەی پیسناکە بە دەلیلی ئەوەی دەڵێن خۆ حەشیشە و تریاکیش خواردنیان حرامە بەڵام کەسێک بە نمونە حەشیشی پێیە بە نمونە وادانە نوێژشی کرد نوێژەکەی قوبوڵە یا قوبوڵ نییە دەڵێن حەشیش و تریاکیش سەرخۆشکەریشن بەڵام ئەگەر پێت بن یا بەرجەستت کەوتن قسەمان لەسەر حکمی خواردن و ئەوانە نییە بەڵام عارەق ئەگەر بەڕێی جمهورکەین زۆرینەی عولەماکەین تەمان بە پیسی حسابکەین باشە و خۆمانی لێ بپارێزین چاکە خاڵێکی دیکە تەمان سەگ باسمان کرد بەڵام لێرە لەگەڵ شتە پیسەکان سەگ کوێی پیسە کوێی گڵاوە تەمان سەگ هەمووی پیسە هەموو جەستەی پیسە وەکو پیسی بە هیچ شێوەیەکی حەڵاڵ نییە بچی لە باوەشی بگری و دەستی لێدەی و وەک دەڵێ لەگەڵ خۆتی بخەوێنی و بیهێنی و بیبەی بەڵام لەلایەکەی دیکەشەوە خەڵکێکمان هەیە پێی وایە هەر شوێنێک سەگی بەسەردا ڕۆی گڵاو دەبێت هەر شوێنێک پێستی یان مووی سەگی پێکەوت گڵاو دەبێت پێویستی بەوەی هەیە بە قوڕ و بە گڵ و بە حەوجار و بە حەوجار شتنەوەی هەیە ئەوە وانییە تەوان بۆ معلوماتان سەگ تەنها دەمی جێی دەمی لیکی گڵاوە ئەو شوێنەی کە دەمی تێدەنێ ئەو قاپەی دەمی تێدەنێ ئەویش ئەگەر قاپ بێت و دەفر بێت و دۆلکە بێت و شتی لەو بابەتانە بێت دەمی تێنێت پێویستی بەوە هەیە بە قوڕ بیشۆی و دواتر حەوجار ئاوی پێداکەی لەنا ئەو شوێنانەی سەگ لێیاندا دەنیشێ پێستی مووی وشکە لە شوێنێکی وشک دانیشتووە یان بە شوێنێکی داڕۆیشتووە بێگومان ئەو شوێنانە پیس نابن و بە هیچ شێوەیەکیش تەوان ئێستا بە تایبەتی ئەو هەموو ژمارە سەگەر لە کونج و کۆڵانان بڵاو بوونەتەوە کەس ناتوانێت خۆیان لێ بپارێزێ و بەو حیسابەش بێ یەک شوێنمان نەماوە گڵاو نەبێگەر هەر زەویەک و عەرزێک سەگی لێ دانیشت و سەگی پێداڕۆیش نا تەنانەت سەگەگەر خۆشت لێ بخشکێنێ پێستەکەی و مۆکانی وشکن و جستەی تۆش وشکە هەر پیسیش نابی شەرعەن ئەوە هیچ گڵاو نابی پیسیش نابی ئەگەر گڵاو و بای تەوان کەس نەیدەتوانی خۆی بپارێزێ بە هیچ شێوەیەکی کاتەکەمان درەنگ کردووە و خاڵەکانیش بابەت بن پشتیوان بەخوای پەروەردگار
لە دەرسەکانی داهاتوودا درێژە بە بابەتەکەی دەدەین ئەو پسران و دواکەوتنەش کە ڕووی داداوای لێبوردنمان هەیە و هێندێکی لە دەسەڵاتی ئێمەدانە بوو. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.